ئێرە پارێزگای ڕەفەح لە کەرتی غەزە لە گرمەی جەنگی ئیسرائیل و حەماس منداڵان بە جۆش و خرۆشەوە ئامادەی چالاکی کۆمەڵە گەنجی خۆبەخشن. ژمارەیەک لای خۆبەخش لە کچ و کوڕ لە ڕەفەح منداڵە ئاڕەکانیان کۆ کردووەتەوە و هەوڵ بۆ دڵخۆشکردنیان دەدەن. گۆرانی گوتن و وێنە کێشان لەسەر ڕوخساری منداڵەکان بەشێکن لە چالاکیەکانی ئەو خۆبەخشانە. لە کاتێکدا دەنگی بردومان لە گوێی منداڵەکاندا دەزرنگوێتەوە و ڕووناشی تۆباران چاوانیان پڕ دەکات. ئەمە هیوایە کە بۆ گەڕاندنەوەی خەندە بۆ سەر لێوەکانیان و لە بیرکردنی ئەو هەموو کارەساتانەی ڕۆژانە دەیبینن ئەگەر بۆ چەند ساتێکی کەمیش بێت. منداڵەکان بە دڵخۆشیەوە یاری دەکەن و چەپڵە لێ دەدەن و بێوچان گۆرانی دەڵێن. هەمووان بەجارێک دڵخۆشن وەکەوەی هەرگیز لە ژینگەی شەڕدا نەبوو بن. نزیکەی 30 کەس دەبین لە ڕەفاح، زۆر بەمان ئاوارەین. لەگەڵ ئەوەشدا هەوڵمان داوە لەم بارودۆخەی ئێستا هەیە خەندە بخەینە سەر ڕوخساری منداڵان. هەوڵمان داوە لە ئازاری ئەم منداڵانە کەم بکەینەوە. لەم کات و بارودۆخەی هیچ ئامڕازێکیان بۆ یاریکردن دەست ناکەوێت و هیچیان نییە تا لەژێر ئەم بردومان و هێرشانە ئاسوودەیی بە دەرونیان ببەخشێت. دیمەنەکان پێمان دەڵێن هێشتا هیوا هەیە، هێشتا ژیان هەیە. منداڵانی فەلەستینی بە چاوی پرشنگدارەوە پڕ لە وزە و چالاکین و بە هیوان ڕۆژێک جەنگ کۆتایی پێبێت.